بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێ بەردەوامین ببوورە کاک شێخ ڕامگرتیت ئەگەر بچیتەوە سەر ئەسڵی قسەکە ئەمە بە ئەڵمانی نووسراوە بە ئەڵمانی نووسراوە کراوە بە کوردی لە زمانێکە کە فیلی بران ڕئیس حکوومەتی ئەڵمانیا بوو بەهۆی پێیەوە کە لە وەزارەتی خارجە ناوی ئەلەکسەندەرە دۆستەکانی ئێمە دۆستەکانی کورد لەبەر ئەوەی کە ئێمە ڕەنجمان ناوە هیلاک بووین حەقی ئەومان نییە بمان کوژن حکوومەتی ئەڵمانی وتوێتی ئەگەر ئوستاز ڕازی بێت ئێمە ڤیزیان ئەینێ بابێن بۆ ئەڵمانیا ڕازی نەبوو کە چوو بیبینێت نانێش بیبینێت ئەمە هی ئەو برادرانە جایتر عادەیەکەمەوە کە هاواریان کردووە هەرچی نووسەر هەیە هەرچی ئەدیب هەیە کە سوکاری شەهیدان ڕوئەسای عەشائیر هەمووی بەنامە خۆیان چوون بەلای مام جەلال کە ئەم پیاوانە چ تاوانێکیان هەیە هیچ نەبێ ڕەنجیان ناوە هیلاک بوون شۆشیان دروست کردووە وەفاتان نەبێ بەرامبەریان ئەجێنا ئێمەشیان نەکوشت باشە ئەوان داوای چیان لە ئێوە کرد ئەوترێت لەو ڕۆژگارەیە سێ ڕێگەیان بۆ ئێوە داناوە بەڵێ یا کوشتن بەڵێ بەڵێ یا ئیمزاکردنی ئەو نووسراوەی کە ئیخەنە بەردەستان یا دوورخستنەوە بەڵێ ئێوە لەو بارودۆخەیە چۆن مامەڵەتان لەگەڵ ئەو بارودۆخی ناو زیندانە کرد چۆن وەڵامی ئەوانتان نایەوە جا من عەرز دەکەم لەو پێشباسی ئەوم کرد بەڵێ کە ئەو کاغەزەی هێنا ئیتر بەڕاستی من هەر ئینکارێکمە گوتم من ئیمزای ناکەم ئەوتی چ بوا بنووسەوە بنووسە من بە کاک بەختیار و کاک پشکۆم وتم من ئیمزای ناکەم با بمکوژن مردن یەک جارە بەڵێ حیات مجازەفەیە حیات بچەوە باتێ من ئێمە پێشمەرگەمەین بەتەمای ئەوە نەبووین ببینین هەر کاک بەختیار کۆڵێک قسەی معقول و قسەی ئینی کرد و قەنەعاتی پێکردین وەڵحاڵ من ئاخر جاتی ئیمزام کرد هەرچیشمان دەستمان کرد بە گریان کاک بەختیار قسەیەکی معقولی کە وتی ئەمە ئەوان دەسەڵاتدارن ئێستا ئیزاعیان هەیە ئیمکانیاتیان هەیە ئێمە ئیتیهامەکەن بە پیاوی خراپ خەڵکیش بڕواکە بەڵام ڕۆژە لە ڕۆژان ئێمە ڕۆین دنیا هەروە نامێنێتەوە ئیسپات دەبێت کە ئێمە پیاوی خراپ لێبووین و عالەمەکە تێگەین فعلا لە دوای ئەوەی کەوا ئینتیفاضە بوو قرار بوو ئێمە هەرچێکمان بەیانێ دەرکەین بین بە هەموو دەستگاکان و هەموو حیزبەکان و هەموو موەسەساتی خەیری و ئەوانە هەرچەند خۆی ڕێکی لە کاغەزەکانی کاک بەختیار نامێنە ئەوە بوو کە هین بێت ئەوانە بەڵام بەداخە ئەوە ڕێک نەکرد مەسەلە ئێمەشیان نەکوش بۆ ئاگاداریت باشە کاک شعلی پرسیارەکە ئەمە مەسەلە دەسەڵاتە باشە دوای ئەم هەموو ئیهانەکردن و ئەزیێدانەی ئێوە دوای زیندانیکردن دوای هەڕەشەلێکردن دوای بڕیار دەرکردن لەسەر لە سێدارەدانتان ئێوە چۆن گەڕانەوە من مام جەلال کاغزی بۆ نووسیم بۆ سویت بەڵێ لە دوای ئەوەی کە ئینتیفاضە بوو بەخۆ چەند مانگێکی پێچوو بەڵێ کاغزی پێنووسم بەداخۆ نەمهێناوە با ئێوشم بهێنایە کۆڵێک گەورەی خۆی بەجێ هێناوە و لە کوردستانی ئازادەوە ئێوە فرمێسکان ڕشتووە خوێنتان ڕشتووە ڕەنجتان ناوە هیلاگون وەڵحاڵ من فعلا نەوەسیەکە هاتمەوە بەڕاستی بەوە بەنیازی ئەوە نەبوو کە ئێزگاری بمێنمەوە بەس لە دوایە بڕقەیەکی کرد چوون بۆ هەولێر بۆ لای خۆی ئاسایی ئیتر خۆتە زانیم مجامەلی مام جەلال و ئەوان چۆنە وتم باشە بەسەر چاو لەسەر کاغەزەکەی جەنابە من ئەڕۆم سەفەرێکە کە مچمە لای مناڵەکانم و یەمەوە فعلا من لە وەختی سیوەشی ئا بەڕاستی ناخۆش بوو بە من یعنی سیوەشی ئا من 10 ساڵ بۆ قسەم لەگەڵ ئەو پیاوە نەکرد بوو 10 ساڵ بوو قسەم لەگەڵا نەکرد بوو کە سیوەشی ئاب هات من وەمزانی هەچی دەبابەی حکوومەتی عراقی لە هەولێر بەسەر من ئاەت خەریک بشێت بم ئەسڵەن کۆمەڵی کادیر هەروازیان هێنا هەر لەوێش نەک لێرە خەڵک ڕایە کرد من لەوێ برقەیەکم کرد بەناو برقەیە بوو یەک مەقالە بوو تەبعا لەسەر مام جەلال باسی کات دەیمان ئێرە گیرا تەبعا من حوتی مان برقەکەم بۆ کرد سعدی پیرەوە بۆی دەستی مام جەوتی هەر ڕاستی خۆیەتی وتی وتوی بەڵێ لەسەر مامە تەبعا کاغەزەکە لەسەر ئەوە ئیتر تەلەفۆن بۆ وتمەوە ڕەزمان بە فیڕۆ چێت وتی وەڵا خۆ کەس بە منی نەوتەوە بگەڕێم وتم جا من تۆ کەسمانەوێت پێمان بڵێن کاکە چی بکەیت تۆ ڕەنجیاوە لەگەڵ شتێکە چی بکەیت بەڵێ کاک شعلی لەو بارودۆخەیە دوای هەڵهاتنی ئێوە لە زیندان دوای ئازادکردنی ئێوە لە زیندان جگە لە کۆمەڵە و یەکێتی نیشتیمانی پەیوەندی لایەنە سیاسیەکانی تر لەو ڕۆژگارەیە لەگەڵ ئاڵای شۆڕش و لەگەڵ ئەو بارودۆخی ئێوە چۆن بوو لەو کاتەیە وڵای من پێشەوەی کە جوابی ئەو پرسیاری جەنابە بە من حەزەکەم پێ بڵێم بەڵێ
ئێمە فترێکی چەند مانێک لەو زیندانا بووین کە نەیانێ هەر کەس بمان بینێت کەس و کاری شەید و فلانە فیساروانە ئێمە پەیوەندی ڕوحیمان هەبوو پەیوەندی ڕاستەوخۆشمان هەبوو لەگەڵ کۆمەڵی خەڵکە لە شاریش و لە دەریشۆ ڕۆژی نەورۆز 21 سێ ساڵی 1996 ئەوام کرد لە دەرگاکە وتم کاک بەختیاوە دەرگاکە کرایەوە نردمان کلیلیان هێنا لە شارەوە کۆمەڵە کلیلیان هێنا لە ناو هەنیونا ببوورە 21 86 86 عفو بەڵێ 86 سپاس دەکەم بەڵێ 86 کۆمەڵە کلیلیان هێنا لە ناو هەنیونا کلیلی یەک دوو سێ هیچ فایدەی نەبوو تێکەوتمەوە کاک پشکۆ لەینەکەیان نووسی باسی کردو لە ئەزمون چرکە چرک نازان ئەڵێ مامە شێخ لە زیندانەکە بوو بە چەخماقساز فعلا شەوی نەورۆز ئاوام کرد کلیلەکەم دروست کرد وتم کاک بەختیار بەڵام بەڕاستی فەزل ئەگەڕێتەوە بۆچیە بۆ ئەو برادایی ناوشار بە تایبەتی کەمال قەراخی بەڵێ زۆر پیاوێکی تێکۆشەر بوو زۆر دڵسۆزیە بوو حەمە ئاوات زۆر دڵسۆزی ئەمە بوو کۆمەڵی لەو برادرانە مەعەزەف ناوکانی سەدر بەڵێ نەکەر ئەوە کە کلیەکانیشم کردەوە هەموو شەوێک خۆمان حەزەکە بۆ ڕاکردن ئەمە لە ڕێخسەکانی ناوشارەوە ئەم ئیشە بۆ ئێوە کرا بەڵێ بەڵێ هەموو شەوێ خۆمان حەزەکە بۆ ڕاکردن ئەنوا و عشکەڵ پیلانم دانا قەناعەتیان نەئەکرد ناچوو بە ئەقلیانە مەسەلەیەکی لەوانە وتم کاکە گیان ئەوە کلیلەکە دەرگاکە ئەکەینەوە نەوت ئەڕێژینە سوتاوە خۆ کەس نازانێ مە ئەڕۆین و ئازانی خۆمان سووتانەوە مەسەلەیەکی لەوانە بەڵێ ئێ مجازەفەیە ژیان یا ئەمانگر هەمان کوژن ئەمە وەزعە من لە زیندانی برادرانی پارتی و قادی موقتە بەبێ شارەزایی بە پێی بەخاوزران کوتم لە ما منطقەی خۆمانە خۆت چییە اینجا سە مەسەر جوابی پرسیارەکە بەڵێ پەیوەندیەکانتان لەگەڵ لایەنە سیاسەکانی ئەو ڕۆژگارەیە بە تایبەت حیزبی شوێی عراقی پەیوەندیتان چۆن بوو لەگەڵیان ئەو کات کاک فەیسەڵ هەر کە ئێمە گیراین ناڵێم لەسەر زەختی ئێمە بووە بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان ناچار بوون علاقاتەکانیان ئیعادەی نەزەر بکەن لە علاقاتەکانیانە پێشەوەی کە باسی علاقاتی خۆمان بەڵێ مەسەلا بۆ نمونە کاغەزەکەی مامجەلالێ دیوە بۆ حەمەی حاجی مەحموود نووسیوە کە باسی ئێمەکە وامان کردو وەڵحاڵ ئەوە برای گەورەیە هەرچێگە نووسێت یەکسەر خەڵکی نار بۆ لای حەمەی حاجی مەحموود لە ڕێگەی حەمەی حاجی مەحموود لەگەڵ ئێرانە ئاشت بوونەوە لەگەڵ پارتیا خاوێن کردەوە لەگەڵ جەماعەتی ترا خاوێن کردەوە وردە اینجا من ناڵم لەش زەختی ئێمە بوو بەڵام ئێمە زۆر تەسیرمان هەبوو لەسەر ئەوە بەڵام ئەوترێت ئەو قسەیە زۆر باسەکرێت کە یەکێتی نیشتیمانی لەگەڵ پارتی یەکەگرنەوە و ئاشتە بنەوە هۆکارەکەی پەیوەندی بە ئاڵای شۆڕشەوە هەبوو نهار بەڕاستی هەر ئێمە بامان پێوتێ خۆ ئێمە سۆپەرمان نین بەهەرحاڵ علاقاتی ئێمە بەڕاستی لەگەڵ ئەو ئەحزاب و تەنزیمات ئەوانە بەڵێ بەڕاستی یەکێتی نیشتمانی کوردستان خۆ دەزانیت ئەوانە لە ساحەکە دەوری ئەساسیان بوو بەڵام لەگەڵ با بڵێن نارەکانی یەکێتیە ئەو برادەرانەی لە دەرەوە بوون شتێکیان دروست کرد بۆ کۆ عەرزم کردی لەوە پێش علاقاتێکیان دروست کرد بۆ شتێکیان دروست کرد بۆ ئەوانە هەتا کە ئێمە من بەربووم من تقریبا ساڵێک و 2 ساڵ و 4 مانگ لە سجن بووم کاک بەختیار تقریبا ساڵێک پێش من دوای من بەربوو ساڵێک دوای من بەربوو هەتا من نەخۆشیش بووم حتا من نەخۆش بۆیە بەریان نام ئەنفالەکانیش مەجا بەریان نەگەم چونکە من نەخۆشیی زۆر خراپم پێش ئەوەی کەەوە ئەنفالەکان دەست پێ بکات خەسخانێکی باشمان هەبوو لە بەرگەڵوو چوومە لای دکتۆرەکان وتیان پێویستە بە عەمەلیاتی ئەگەر ڕازی بە عەمەلیات دەکرد ڕازی نەبوو ئەنفالەکان هاتە پێشەوە تاوان بۆ سجنەکان گۆڕی تر سجنەکانە گۆڕی کە کاک بەختیار ڕای کرد ئێتر ئێمە بەحساب ئێمە وەزع ئێمە باشە کەن پێشەوە کە کاک بەختیار ڕابکات هەر یەکێک لە ئێمان بردە مەقەڕێکەوە کاک بەختیار ڕای کرد وەزعەکە زۆر خراپ بوو تر ئێمە من و کاک پشکان بردە لای جاش و ئەسکەر و فلان و فیزار هەتا بڵێ شتێکی ناخۆش و پیس و ئەوانە بوو ئەو بەتەنها ڕای کرد بەڵێ مەلا بەختیار بەتەنها ڕای کرد بەڵێ تەنها بوو کە ئێمەیان برد بۆ مەقەڕەکانی کە بەحساب وتم تا دە ڕۆژی کە ڕانەکەیت من ڕائەکەم فعلا کە من چوون بۆ مەقەڕەکەی کاکچەتۆ 6 سەعات 1 و 2 بوو یەکێک وتی
چی تێبەت بۆ بکەم وتم من تۆ ناناسم ئێمە ناونیشانمان هەیە بەسەری تۆ بۆ سبێشە ڕۆی ناونیشانەکەی هێنا وتی ئەگەرەتەوێ ئەگە سایقیدا ئەو سیارە هەیە وتم نا وتم تۆ بڕە هەواڵی کاک بەختیارم بۆ بزانە وڵات چوو هەڵی کاک بەختیاری زانێ ئەوانە وتی وڵا دوو پشک پێوا و لێیاناوە و نازەم جوەر حاڵ بەبەست بکە علااقاتی ئێمەرانە علااقاتی ئێمە برادران دووسکرد بکتامان ئێمە لە چ نابووین کە لە چ نابووین ئێمە هیچمان پێ ناکرێت ئەو پشتیمان نامەشان پێنووسی و نازەم جەناتان دیوتانەیە نتان دیوە ئەو برادرانش کاک جعفەر و کاک سالار پەلیان کرد لە مەسەلەکە تەسیری هەبوو لەسەر گرتنی ئێمە اینجا کە ئێمە گیران کۆمەڵی برادری چوونە ئێران چوونە زێوێ معسکرێک کەم پێشتێکی بچووکیان کرد حکومەتی ئێرانی وەکو ئەوانە بینانە یارمەتیان پارتی یارمەتێکی هیچ بەڕاستی کە من بەر بووم ویستم بچم بۆ نەخۆشی و تەداوی تەلەفۆنیان بۆ کردم چوون بەناو ئەوانە کە سەیرم کرد لێکە لە لایەکە خوێنە سێرم کرد ئەمەە هیلاکردمانون لە ناو خۆیان نەسیان کردو بە یەکە ئۆزدیە و ئۆسدی و ئانە هەتا باسی کاک عیمادیانە کرد کە لەگەڵ کاک جەبارە ڕێکەوتەوە نازەم چیان هەچە من خۆم ئەو ساش و ئێستاش بڕوان ناکەم بڕوان ینی قابلیانی کاک عیماد بڕوا خیانەت لە ڕەفیقەکانی خۆی بکات ناسان یعنی بەڕاستی من خۆم چونکە عقل تەسەور ناکەم بەرلەوە کاک شعلی ئەمێ ئەو پرسیارە بکەم ئەو ترێت پەیوەندیەکانی ئێوە لەگەڵ حیزبی شیوعیە پەیوەندێکی باش بووە بەو مانای کە لە ڕێگەی کاک عیمادەوە لە ڕێی کاک عیمادەوە پەیوەندیەکە بەو مانای کە هەردوو لاتان ڕوتی چەپگەرایی بەڵام ئەو ترێت یەشێتی داوای لە حیزبی شیوعی کردووە کە بە هیچ جۆری هاوکاری ئێوە نەکات شوێعەکان لێن ئێمە لە 86 لە مفاوەزات و دانوستان و گفتوگا بووین لەگەڵ یەکێتی نیشتیمانیە ئەڵێ ئێمەش لە بەرامبەر داواکەی یەشێتیە داوای ئەومان کرد کە ئەوانیش هاوکاری بە هادی نووری نەکەن ئەم قسانە چەند ڕاستە لەو ڕۆژگارە ڕاستە کاکە هەموو شتێ مقابلی خۆی هەیە لە سیاسەتە هەموو شتێک جایزە ڕازەکە تۆ بۆ داوا لە منەکەی ئەوە بکەم منش داوا لە تۆکەمەوە بکە ئەوە حەق ڕاستە وایە من عەزم نەکردی کە هاتنەوە ڕۆنی و دەست و دیاری و پارەم و نازانم چیمان بۆ بردن ئەوان ژەر عینەشت تو نەکردەوەوان ینی وایە ڕاستەکە یانی پەیوەندیەکانتان بە مەسەلەسە کاک ببوورە دوایە و کاغەزەی نووسی بوو بۆ کاگە یا پێش کاغەزەکەش بوو بەڕاستی ئێمە مەفرەزەیەکمان ڕۆی لە ترسی برادرانی یەکێتی نەکبەت ئەوە مەعلەسەف عەمری خوای کرد پێنجۆنی چوو بە حساب کاکە حەمەی حاجی مەحموود لەسەر حودودە و سەر بە جۆقدە و سەر بە پارتی و نازانم چیوان کە چی چەکی کردن چەکانیشی خوارد و باشە پەیوەندیەکانتان بە کۆمەڵەی ڕۆژهەڵاتەوە ئەوترێ عەبدوڵای موحتەدی سکرتێری کۆمەڵەی ئەو کاتی ڕۆژهەڵات بەنهێنی هاوکاری ئێوەیە کرد ئەم قسەیە چەند ڕاستە والله ێزانشی مۆزوعی هاوکاری نەک هەر کاک عەبدوڵا مەسە دەنگەکەی هەڵەنگ وایە پارتیش یارمەتی ئێمەیانە پێشگرتنەکانمان ئەو پارتی دواترش مەسەری لەسەر کۆمەڵی ڕۆژهەڵات بەڕاستی زیاتر کاک بەختیار ئاگای لەو مۆزوعانە بوو ینی بۆ مەسوعی یارمەتیوانە بەڵام وەکو یارمەتی مباشر تەسەور ناکەم یان مەسەر یارمەتی چۆنیان یابیناس مەسەر ئێوە پەیوەندی ڕاستەوخۆتان بە مامۆستا جەعفەر شەفیعیەوە هەبووە بۆ من مامۆستا جەعفەر مەعلەسەف کاغەزەکانی ئەوەی مامۆستا شەعیزەدونی کە عەبدوڵا لامە طبعا مەسەلەکە مەسەلەی علااقاتی شخصیە چونکە من تقریبا نزیکی ساڵی لەگەڵ ئەو پیاوە نابووم لە ئێران وەکو چۆن لێرە مەسئول و کادیر بووم شەڕی پارتیزانیم کرد لەوێش لەگەڵیانە بووم کە شەڕی ئێران و حکومەتی ئێرانی شەڕی کوردەکان ئەودی و ڕۆژهەڵات و حکومەتی ئێرانی و بەڕاستی ساڵێک من لەگەڵ ئەوە نابووم یعنی علااقاتێکی ڕوحی و برایەتیمان دروست کرد و بەڕاستی شتی شخصی ئەوانەمان زۆرە بوو لە بینە ڕاستە ئێمە لەسەر مۆزوعی فکر و ئەوان تەسیانە هەبوو لەسەر من بەڵام ئەو علااقاتەی کە پێویستە هەبێت و تەوجیهات و تەرتیبات و دانیشتن و چی بێچینە بەڕاستی من خۆم شخصیان ئاگاداری نەبووین محتەمەلە کاک بەختیار باش ئەڵای شۆڕش لە چوونی بۆ زێوێ و سنوورەکانی ئێران و ورومێ پێێنێتە خۆناغێکی تایبەتیەوە ئەوترێ لەم بارودۆخەیە پەیوەندی ئێوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە پەیوەندێکی ناتەبیعی بووە بەو مانای کە هاوکاری مادی کراون ڕادیۆکەیان کە ڕادیۆ دەنگی کوردستانی عێراق بۆ خراوەتە خزمەتی ئێوە بە شێوەیەک لە شێوەکان زۆر بەجددی هاوکاری پشتیوانی ئێوەیان کردووە ئایا هۆکاری هاوکاریکردنی ئێوە لایەن پارتیوە چی بوو کاک فەیسەڵ لە سیاسەتە دۆستی دۆستم و دوژمنم دۆستمە ینی پارتی لە سیاسەتە سیاست فەنی ممکنە سیاست فەن و هوەرە علم و فەنە یعنی ئەم برادرانەی ئێمە چۆن تەوێ ینی چی بکەن ینی ئەم برادرانی ئێمە یاخی نەبوون لە شار یاخی نەبوون لایەن
منظمەیەک بوون منظمەیەکی سیاسی ساحبی ڕێبازیەک بوون ئەبێت تەکبیرێ بکەن بۆ خۆیان لەبەر ئەوە پارتیش تەمان پێی خۆشە دوو کەس بیانکەن بە سێ چوار کەس بیانکەن بە 15 کەس بیانکەن بەسەد بۆی کەوە بیانکەن بە حاجیچە لە بەردەمی یەکێتی نیشتیمانی کوردستانە لەسەر ئەساسە دوژمنم دۆستمە یارمەتی برادرانی ئێمانە وڵا یارمەتێکی ئێمە سپاسیانەکەین بەڕاستی سپاسیانەکەین بەڕاستی بەڵام یارمەتیم مەمرە مەژی بۆ بەڕاستی یان من خۆم کە چوومە ئەویانی بەڕاستی بەزێماتەوە وتم کاکە ئەوە وا ناژین من خۆم چوومە تاران چوومە لای باوکی ئەم کوڕە کاک حەکیم کە ڕئیسی مەجلیسی عەلا بوو چوومە لای جەواد الهاشمی چوومە لای کۆمەڵێ سەرکردەی عەرەب چوومە لای ئەحزابی عەرەبی و شەخسیاتی عەرەبی بۆ ئەوەی یەکەم مەلا بەختیار بەربێت دووهەم بۆ ئەوەی بتوانین یارمەتی ئەو برادرانەی ئێمە بم حکومەتی ئێران چەند جار داوای لێ کردم کە بم بە پیاوێن کاغەزە نووسی بۆ برادوتم کاکە جا وەڵی ئەمە لێرە وەکم معاملەی تەماتەوایە ڕازیتانە من ئەوە بکەم وتیان ناوەتم دە وەڵی منیش تااقەتم نییە بەڕاست کاک شالیەمێ و پرسیارە بکەم کەواتە ئەو ترسی کە لە سەرەتاوە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی و سەرکردایەتی کۆمەڵە ئەو ترسی کە هیان بوو لە ئێوە لە نزیک بوونەوەتان لەگەڵ پارتی و چوونتان بۆ زێوێ زەق بوویەوە ئایا بەڕاستی ئەوان ناکەن بوو کە ئەترسان لەوەی کە ئێوە ئینشی خاخ بکەن و جیا ببنەوە و دواتر پاڵمن بەهێزێکی ناری ئەوانە و ئەمە لە دەرەنجامە چۆن دەرچوو چۆن کەوتەوە لای ئێوە کاک فەسەلۆکۆ عەرزم کردیت ئێوە ناچار بوونەوە بکەن دائما دوژمن ینی دوژمنم دۆستمە دائما محاولە ئەکات کە لە دوژمنەکەی کەم کاتەوە کە عەرقەلە دروستکە بۆ دوژمنەکەی ئەمە یەک دوو وەکو عەرزم کردی سیاست علم و فەنە يعني بارتي حسابي ويكردو مثلا دو بانزو بيسو سي تأثيرك هي 50 صد تأثيرك هي او بركي بياني دركن دكز 15 كز 200 كز 1000 كز يبينت همو قوتك تعامل لقى قوتك تا كان تأثير يبي لسر بداخل يعني من زور بداخل او بيوانا زور يلاقبون او برادران ايما بهوي خويا انا وبهوي ايما وبهوي ظروفي كردستان وايران و للزاوية هل سريان كتبوا بيكا وضدي يكتري وضدي أم وضدي أو ضدي أو يعني أو ببورة أما هل يمنين همو أحزاب كشو غربت كخاكي بجيشت ويليت إجا فرقي هي فلسطين كان سيدك حتى نبون بحكمة حتى اعترافيان بينا كرا هل منظمة كان منظمة مخابراتي ولاتي عربي بو حتى يسش يعني وايد بارحال کاک شالی ئێوە لە یەکێک لە دانیشتەکانتانە لە یەخسەمەر لەگەڵ سەرکردایەتی یەکێتی کۆمەڵە لەگەڵ مامجەلال بەڵێنتان ناوە کە گیانە بنەوە لە یەکێتی گیانە بنەوە لە کۆمەڵە ئەوەندەی کە بتوان لەناو ئەو ڕەوتا درێژە بە بۆ چوون و فکر و تێزە تایبەتیەکانی خۆتان لە کای سیاسی ئەو دەمەیە درێژە پێبن بەڵام لە دوجارە جیا بنەوە وەکو جیاشە بنەوە نزیکە بنەوە لە پارتی ئایا ئەمانە جۆرێک لە بێبەڵێنی نەبوو لە نێو سەرکردایەتی ئاڵای شۆڕش بەرامبەر بە سەرکردایەتی یەکێتی و کۆمەڵە لەو کاتەیە سیاسەتە کاک فەیسەڵ یعنی من کاتێک کە ئەم برادەرانە دە دوای ئینتیفازە کە هاتن و ئەڵێ شۆڕشیان زین و کردەوە و کاک بەختیار هات و دەوری باشی بیری و لەگەڵ جەماعەتی کاقار عەزیز و لەگەڵ کۆمەڵێ برادەرا و کاک سالار و ئەو کاکە برادەرەکان و ئەوانە تۆ خۆت دەزانی ئیتر ظروفی ئاشتی و ئارامیە و دیموکراتیە و کامێرەی تەلەڤیزیۆنی و تەرتیباتە و مەطبەعەیە و ڕۆنێ و مەجالێکی ترە دنیایکی ترە یعنی بەڕاستی شتێکی باشی کرد کاک بەختیار مەسەلە بۆ قوتەوە بمایەتەوە مەسەلەن من احترامەیە بۆ کاک قادر عەزیز برای گەورە و خۆشەویستە کاک قادر پیاوێکی زۆر هیلاکە مەسەلە کاک قادر ئەبووای ئێستا مەسەلەن نازانم ینی بڵێ باشە لە تێگەڵ کاک بەختیار قوتێکی دروست کرد چووە ناو یەکێتی جگەلەوە خۆشی زیندووە کاک بەختیار پیاوێکی زیندووە عەقڵی ئیشەکات مەسەلەکە ئەوە نییە بڵێ ئێمە عەشایر نین ئوستاس ئێمە عەشایر نین حەقتمان هەبێ وڵا فڵان کەس وای لێکردن فیزار کەس وای لێکردن من پێم خۆشە شتەکان وەک خۆی بڕوات بەڵام مەبەستەکە ئەوەیە ئەوتی یەکێک لە ئیشکالە هەرە گەورەکانی ئێوە لە زۆربەی دانیشتن و دانوستان و گفتوگوەکانتان لەگەڵ سەرکردایەتی کۆمەڵە و سەرکردایەتی یەکێتیە هەر قسە و قسەلۆک بۆ نەنووسراوەتەوە یعنی دیکۆمنتێک نەبووە لە بینی ئێوە بۆی سبێنێک بارودۆخ نەگا بۆ ئاستە معقولە بۆچی ئێوە شتەکانتان نەئەنووسیەوە معقولە ئەمە یەکێکە لە سەرنجەکانی پشکۆنەش بەدین کە لە ئەزمون و یادا باسیەکە معقولە
هەر ئەوە بۆ هەر من ئەگەڕێمە بۆ ئەو قسەی جارێ پێشوم کە ئەو پیاوانە مەجای ئێمەیان نا کۆنفرانسێک کۆبوونیە بکەین و خۆمانی ئەعلانی خۆمان بکەین تا خۆیان بناسین خەڵکیش بمان ناسێ ئەو کاتە ئەگەر وا بواە ئێمەش شتمان ئەنووسی تاریخی خۆمان ئەنووسی سیاسەتی خۆمان ئەنووسی فکری خۆمان ئەنووسی قیادەمان هەبوو قەواعیدمان هەبوو هەموو شتێکمان هەبوو علاقاتمان هەبوو بەداخەوە یعنی وەکو بڵێت لە باریان بەست من کاتم زۆر کەماوە کاگ شێخ تەوەر زۆر ماوە بەداخەوە هەوڵین لە تەوەری جیاوازترا قسەی لەسەر بکەین تۆ لە دوای پرۆسی ئەنفال لە هەشتا ئیدی کوردستان جێهێڵی و ئەچیت بۆ ئەوروپا لەگەڵ هەندێک لە هاوڕێکانتە هەشتا من هۆکاری چوونت کەی بوو هۆکاری چوونت چی بوو بۆ ئەوروپا ئایا بێئومێد بووی لە شۆڕش ئیتر نەخێنەوەڵام من بێئومێد نەبوو لە شۆڕش بەڵام ئەوی ڕاستی بێت من هەشتا نەچوومە دەرەوە من کە لەگەڵ ئەو دوای پرۆسی ئەنفال بەڵێ من لە دوای ئەو برادرانە کە ڕۆشتم زێوەم بینی کە سیدم کرد وەزعەکە بوو نەوەیە ئەوانە بەڕاستی وەزعکی ناخۆش و زۆر یعنی ناخۆشیان هەبوو ینی عەقڵم تەسەوری نەکرد ئەوانش بە حساب منیان بە برای گەورەی خۆیان زانی و کاک عیمان لێوە بوو علاقاتی باش بوو لەگەڵ پارتی و لەگەڵ حیزبی شیوعی لەگەڵ ئێران و ئەوانە تەمە علاقاتێکە لەگەڵ حکوومەتی ئێرانیان دروست کرد بوو کابرا هەبوو ئامشیان نەکرد هەتا منیان گرت بردمان بۆ قەرەنتینە کەسێرم کرد کاک پشکۆ لەوێ کابرا هەر قسەی معقولی کرد وتی کاکە تۆ هاتووی نابێ بزانێ ئەمە حکوومەتی نابێ بزانێت تۆ چیت لەکوێ هاتوویت وەڵحەڵ احترامیان کردی گرتین و یەک دو سێ ڕۆژ لەوێ بووین خەڵک بە دە ڕۆژ نەجاتی ناوێ بە دو سێ ڕۆژ یەشەکانی ئەمان جێ کردوونەوە هاتمە بۆ لای برادرەکان بە حەماوەت براموتم من وڵی کاکە بەم وەزع ناڕە با من بڕۆم هیچ نەبێت بزانم محاولێ بکەم لەگەڵ ئەم مەجلیسی عەلای ئیسلامی و معارەزی عێراقی بیان بینم بزانم چیە یەکەم بۆ کاک بەخیا دووەم بۆ وەزعیەوە من تقریبا ساڵێک بەڕاستی زیاتر لێوە مامەوە هەتا خومینی ئەمری خوای نەکرد من ئەمەلم هەرما بوو کە خومینی ئەمری خوای کرد چۆر شوێنی خۆی بەڕاستی من ئەمەلم نەما بە کاک پشکۆ مەدوتم کاک پشکۆ تۆ وەرە با دوشا قسە بکەین وتم ڕێیەکی وام هەیە ئێمە ئەوە وەزعەکە ئێمە ئاوای ئەو برادرانش ئاوان ئێمە بچینە دەرەوە ئەتوانین خزمەتیان زیاتر بکەین یاخود لێرە بۆ وەزعەکە ئێمە ئاوایە ئەمە علاقاتی ئەم برادرانی لەگەڵ ئەوانە ئەمەش معارەزەی عێراقیە کەس بە کەس نییە وتی وەڵا بچینە دەرەوە وتم چاکتر وای بچینە دەرەوە برادری یارمەتی یاین ویزەی بۆ ناردین ماڵی ئاوا بێت لە مانگی دوانزەی ساڵی 1970 چوینە دەرەوە ئەوش بە ڕسمی چوینە دەرەوە ئێمە ئەگەر زۆر بە خێرایی بە کورتی وەڵام بێتەوە هیچ کاتم نەماوە دەنگۆی دروستبوونەوەی کۆمەڵی ڕەشدەران هەبوو لە باردۆخی جیاوازە خۆشت ئاماژە بۆ کردووە کە بیرۆکەی ئاڵای شۆڕژ وەکو فکر هێشتا لە نەوەیشتیا ئامادەی ماوە و زیندووە ئەگەری دروستبوونەوەی ئەم ڕەوتە لە ئایندا هەیە ئەگەر بە خێرایی هەموو شتێکی احتیمالە بەڕاستی ئەو کادیرا کۆنانەی کۆمەڵە و کادیرە کۆنانەیە کەتی نیشتمانی کوردستان ئەگەر ئەوان کردایە مۆزۆ ئشتی شخصی نەبایە مەسلەیە بایە بۆ خزمەتی کورد و بۆ خزمەتی پرۆسی دیموکراتی ئێستای کوردستان و عێراق بەڕاستی شوێنێکی باشیان زۆر بەڕێز کاک محمود عەبدوڕەحمان ناسراو بە شێعەلی کەشکۆڵ ئەندامی سەرکردایەتی پێشووی یەکێتی نیشتمانی کوردستان و کادیری دیار و سەرکردایەتی ئاڵای شۆڕش سپاس بۆ بەشداری لە بەرنامەکە خۆشحاڵ دەبوونت خۆشەویستان دیدارەکەمان کۆتایی هات بەداخەوە فریای زۆر شت نەکەوتین هەوڵێنین لە بەرنامەکانی داهات و لەگەڵ میوانی جیاوازە تەوەرەکان بروژێنین تا میوانێکی تو تەوەرێکی بەخواتان ئەسپێنی خواتان لەگەڵ زۆر سپاس کاک.